بۆ خانمان قژوەرین زۆر ئیزعاج بن بە تایبەتی کە لە کاتی سەرشۆردن و خۆشوشتنەوەمانەیە وەکو جەنابەت باسی کرد بە تۆپەڵ قژوەرینیان هەیە ڕەنگە پێی ئیزعاج بن بۆیە ئەگەر عیلاجی ژوەر نەگرێ ڕەنگە چاک بێ بەڵام ئەگەر عیلاجەکە وەربگرێ ڕەنگە مودەی وەکو وتمان ئەگەر بە مانگێ بە 6 مانگ بەبێ عیلاج چاک بێت ڕەنگە ئەگەر عیلاجی شامپۆشتەکانی بەکاربێن ڕەنگە مانگێ 2 مانگ بخایانێ بۆیە باشترە عیلاج وەربگرێت. علاج بەو مانای ئەوە نییە حەب وەربگرێ و دەرزی وەربگرێەوەمانە بەو مانای کە شامپۆی تایبەتمەندی بەهێزکردنەوەی جارێکێتی قژ بەکاربێنرێت بۆ ئەوەی کە قژەکەی لە هەڵوەرین بپارێزێ. بۆیە وەکووتمان سترێسە تێکچوونی مەناعەی یان گۆڕانکاری لە بەرگری لەشی ئەو نەخۆشەدا و بەرزبوونەوەی هەندێ پرۆتیناتی وەکو بازمان کرد فێڕیتین و دیدایمەر و ئەوانە لە خوێندا ئەمانە هەمووی هۆکارن بەپێی ئەو توێژینەوە زانستانەکە کراون هۆکارن بۆ ئەوەی ئەو گۆڕانکاریانە لە قژی ئەو مرۆڤانە لە قژیاندا دروست بکات کە تووشی کۆرۆنا بوون و چاک بوونە.